سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردەڕەکان. وێنەکێشێکی خۆرەسک 25 ساڵە وێنە دەکێشێت. کامێرۆن دیاز لە فیلمێکی کۆمێدیدا ڕۆڵ دەبینێت. دووبارە سڵاو. زۆرن ئەو کەسانەی کە چەندین خولیا و بەهرەی گیان لێکۆبۆتەوە لە هەموو بوارەجیەکانی ژیاندا. ئازاد تەنها یەکێکە لەو هونەرمەندە شێوەکارانەی کە بۆ ماوەی 25 ساڵە سەرخاڵی وێنەکێشانەوەیە و چەندین ساڵە وێنەکانی لەسەر شۆستە و بندیواری قەڵای هەولێر دەکێشێت. لە ڕێگای دروستکردنی وێنەوە سرنجی خەڵکانێکی زۆری بۆ لای خۆڕاکێشاوە. با هەڵواسنی وێنەکان وای کردووە ئەگەر بە ڕێبواری ڕێت بکەوێت ئەو شۆنە ناتوانێت هەڵوێستەیەک نەکەیت و وا هەست دەکەیت وێنەکان لەگەڵت دەدوێن و فەرموون لێ دەکەم بۆ نیگاکردنیان. وێنە لای من ژیان لە نوێ تازەکردنەوە دەگەێنێ ینی زۆرن ئەو کەسانەی کە چەندین خولیا و بەهرەی جیایان لێکۆبۆتەوە لە هەموو بوارە جیاجیەکانی ژیاندا. ئازاد تەنیاش یەکێکە لەو هونەرمەندە شێوەکارانەی کە بۆ ماوەی 26 ساڵە خەریکی وێنەکێشانە و چەندی ساڵە وێنەکانی لەسەر شۆستە و بندیواری قەڵای هەولێر دەچێشێت. لە ڕێگای هونەرەکەیەوە سەرنجی خەڵکانێکی زۆری بۆ لای خۆیەوە ڕاکێشا و با هەڵواسینی وێنەکان وای کردووە ئەگەر بە ڕێبواری ڕێت بکەوێتە ئەو شوێنە ناتوانیت هەڵوەستەیەک نەکەیت و وا هەز دەکەیت وێنەکان لەگەڵدا دەدوێن و فەرموود لێ دەکەن بۆ نیگاکردنیان. فێربوونی ڕسمەکەم خۆرش چییە ئەنی مەوهیبەیە بەس بە شێوەی ئەکادیمی بە شێوەی تەجریدی دەتوانم کارەکان بکەم ینی شارزای لە هەموو بوارەکانی وێنەکێشاندا هەیە. یەکەم شت جوان و سروشتی وڵاتەکەم وای کرد کە من بمە هونەرمەندی شێوەکار. هەرچەندە ئەو وێنەکێشە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان نییە و ئەو هونەرە خوڕسک فێر بووە، بەڵام چەندین کەس لەسەردەستی ئەو فێربوونە و بگرە سوودبەخشیش بووە بۆ فێرخوازانی پەیمانگای هونەرە جوانەکان. پێخۆشحاڵم کە یەکێک فێر بێ تا ئێستا 65 کەس لای من فێر بووە لە کوڕان و لە کچان تا لای مەحەتمەند جەمیلە ئیدکە هاتینە لەولارە دەورەم کردەوە فێربوونی لای من. زۆر جار دێم لە لای هەم کاگازات زۆر ڕاوەدەستمەوە هابەنی سەعات بە سەعات جارێ بە 2 سەعات ڕاوەدەستم بەس ملاحەزەی لێ وەردەگرم. لە ڕووی پێشکەوتنەوە ئەمە ئەیتیماممان پێ نادرێ ئەگەر ناچمان لە وڵاتانی دەرەوە کەمتر نییە. ئەزانم نەفکر لە ژیانی خۆم کەمەوە ژیانی ڕۆژانم نەفکر لە کاری وێنەکێشانەکەم کەمەوە. ئەو هونەرمەندە گوێگرتن لە مۆسیق بە کارێکی سەرەکی دەزانێت لە کاتی دروستکردنی وێنەدا و دەژڵێت چونکە مۆسیق خەیاڵت کۆ دەکاتەوە و باشترین یاریدەدەریشە لە کاتی دروستکردنی وێنەکاندا. مۆسیق لە بۆ زاخایی مێشک زۆر باشە یعنی بیرهۆشی بەشەر ینی برێنی زووتر دەکاتەوە لەبەرەوەی ئەتوکە مۆسیق پێ نییە احتیمالە زۆر فکرن لە بۆ دێ فکر لە لای خۆت نامینێ یعنی فکر لە ژیان دەکەیەوە فکر لە ڕۆژانە فکر لە شتی ئەوە دەکەیەوە بەس کە ئەو مۆسیقە دێ دەچێت دنیاشی خەیاڵی. هونەری شێوەکار لەگەڵ ئەوەی بەیەکێ لە هونەرە سەرەتاییەکان ئەژمار دەکرێت و لە وڵاتانی دەرەوەش گرنگیەکی تەواوی پێدەدرێت، بەڵام هەروەکو ئاماژەیان بۆ کرد ئەو هونەرە لە هەرێمی کوردستان فەرامۆش کراوە و هەر ئەوەش وای لە هونەرمەندان کردووە کە نەتوان بگەن بە ئاستی هونەرمەندانی دەرەوە. فەرمان محەممەد NRT هەولێر. کامێرۆن دیاز کچاکتەری ناسراوی هۆڵیوود ڕۆڵی سەرەکی لە فیلمێکی کۆمێدی نوێدا بە ناوی مامۆستای خراپ دەبینێت. ئەوەی جگەی سەرسوورمانە سەرەڕای ئەوەی تەمەنی 38 ساڵە جیاز بە لە شولارێکی جوانەوە لە فیلمەکەدا دەردەکەوێت و ڕاهێنەرە وەرزشەکەی دەڵێت پابەندبوونی ئەکتەرەکە کلیلی مانەوەی لە شولارێتی بە جوانی. تێدی باسی ڕاهێنەر دەڵێت دیازکە لە تەمەنی گەنجیدا وەک نمایشکارێکی جلوبەرێک کاری کردووە زۆر پەرۆشی بەجێهێنانی ڕێنمایە وەرزشەکانی ئەوە. باز دەڵێت هیچ ژنێک ناتوانێت بەو جۆرە بمێنێتەوە ئەگەر هێندەی دیاز با وەرزشەکانیەوە پابند نەبێت. لە فیلمەکەدا جەستن تیمبەرلیگ لەگەڵ دیاز ڕۆڵ دەبینێت و فیلمەکە لە کۆتایی مانگدا لە سینەماکان نمایش دەکرێت. All right, let's do this.
ڕایان ڕینۆڵدز ئەکتەری سەرەکی بەج لە سەوزەکەیەوە لە فیلمی گڵۆپە سەوزەکاندا سەرکێشێکی گەورە دەکات بەڵام ڕینۆڵدز دەڵێت لە ڕاستیشدا ئەو کەسێکی ژنگە پارێزە هەروەها دەڵێت تەواوی خانووەکەی بە ئەمریکانی کە بە وزەی خۆر کار دەکەن ڕازاندوێتەوە و دەڵێت ئاوی بوتڵ ناخوات و ئۆتۆمبیلێکی کارەبایی بەکاردەهێنێت پیتر سارسگارد ئەکتەرێکی تری فیلمەکەیە هەرچەند ڕۆڵی تێکدەرێکی ژنگە دەبینێت بەڵام لە ژیانی ڕاستەقینەیدا ژینگە پارێزێکی ویژدان زیندووە پیتر دەڵێت باخێکی گەورەی لە ماڵەکەیدا دروست کردو و جگە لە ئۆتۆمبیلی کارەبایی بەرگاری داوا هیچ ئۆتۆمبیلێکی تر بەکار نەهێنێت سارسگارد دەڵێت ئامانجی فیلمەکە ئەوەیە هەمووان لە ئاست خۆیانەوە هەوڵ بۆ پاراستنی ژینگە بدەن. Help me save my planet. Fight it. Fight it with me. دوای ئەوە پێشوازیە گەرمەی لە کۆنسەرتەکەی لە لەندەن لێکرا ئێڵی شاکیز کچە گۆرانیبێژی ئەمریکی جارێکی تر لەسەر مەنەسە دەرکەوتەوە بەڵام ئەمجارە بۆ سازانی کارێکی خێرخوازی کیسکە چەندین گۆرانیبێژی بۆ کۆنسەرتەکە بانکێش کردهبوو لاوتەیەک داوتی هیوادە ڕێکخراوە خوێرخوازەکە کارێکی گرنگ کات بۆ پاراستنی ژیانی منداڵانی ئەفریقا لە ئایدز و نەخۆشیە کوشندەکانی تر هێلیشاوتیشی بەنیازە پلان بۆ ئەنجامدانی کاری بازرگانی دابنێت بەڵام بازرگانیەکەی بۆ کاری خوێرخوازی بەکاردەهێنێت تەواوی داهاتی کۆنسێرتەکە بۆ منداڵانی توشبوو بە نەخۆشی لە ئەفریقا و هندستان دەنێردرێت. In contact off the back of that. So while I was out in America, the head booker called my manager and was like, Alicia really wants Annie to do it. And so we... I've got two of my own songs to perform and then I'm short notice doing a duet with Alicia Keys, who I'm so big a fan of. And I'm a little bit scared because I sort of was sat there in the rehearsal while she was doing hers and listening and she went, do you want to sing this with me? And I was like, yeah. And then she said, do you know it? And I said, yeah. And it was live. هەواڵە کەلتوریەکانمان پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.